هەر لەسەر ئەم بابەتی دۆخی عێراقەوە ساڵێکە هەڵبژاردننی کراوە تاکو ئێستا دیار نییە حکوومەت پێک دێیان نا لەو لاوە دەڵێن ئەگەر حکوومەت پێک ها دەڵێ گۆچانی سحری پێ هەر ئاوە ڕای وەشێنێ حەچی کێشەکانی عێراقە چارەسەرە بێ بەڵام عێراق خۆی نقمی کێشە و قەیران بووە دەگاتە چۆ دروست دەبێ یاخودنا لێک نزیک بوونەوە هەیە لە ناو لایەنەکان یاخودنا ئەمانە و کۆمەڵی بابەتی تر ئێمە لەگەڵ میوانەکەمان زۆر بەڕێز محمود حەیانی سەرکردە لە هاوپەیمانی فتح ڕاستە و خۆل لە شاری بەغداوە لەگەڵماندایە گفتوگۆی زیاتر دەکەین بەڕێز حەیانی شەوتان باش زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24 با لە قسەکانی کازمیەوە دەست پێ بکەین کازمی دەڵێ زۆر کەس و لایەن دەیانەوێت شکست بە حکوومەتەکەی بێنن دەنا حکوومەتەکەی ئەو حکوومەتێکی سەرکەوتووە خوێندنەوەتان بۆ قسەکانی کازمی چییە؟ بسم الله الرحمن الرحيم بداية السلام على حضرتك سەرەتا سڵاو ڕێز بەڕێز مامۆستا فەرهاد هەروەها بۆ بینەرانی بەڕێزی کەناڵەکەتان لە ڕاستیدا شتێکی لەو بارەوە نییە ئەمڕۆ هەمومان لەسەر ڕێککەوتین کە حکوومەت پێک بهێنرێت پەرلەمان کۆب بێتەوە بۆ ئەوەی کەوە سەرۆکۆمار هەڵبژێردێت و سەرۆکی حکوومەت لە هەمان کاتدا حکوومەتیش پێک بهێنرێت بۆ پاراستنی دەستوری یاسا و وادە دەستوریەکان چونکە لە ڕاستیدا پێشەلکاری بەرامبەر بەدەوادە دەستوریە کراوە پەرلەمانی عراق وادە دەستوریەکانی تێپەڕاندووە گرنگە پێمە پارێزگەری لە شایستە دەستوریەکان بکەیت لە هەمان کاتدا ئەمڕۆ دەبینین کە شتێکی ئۆتۆنیە بڕین هەوڵۆ بابەتی شەڵە شانزەدین و نەسەقاندری دۆخەکە لەلایەن چوارچێ هەمانجی و ئێمە هەڵکو هاوپەیمانی فتح دەمانەوێت کە حکوومەتێکی هەڵبژێردراو هەبێت حکوومەتێک پێک بهێنرێ حکوومەتێکی یاسایی هەبێت لە ڕێگەی دەنگدانەوە لە ڕێگەی کە ئەو خەڵکە چۆتە هەڵبژاردن دەنجی داوە پەسەند کراوە ئەنجامی هەڵبژاردن پەسەند کراوە و لە هەمان کاتدا پەرلەمانی نوێ وڵەتی پێدراوە یاخود پەسەند کراوە بۆ ئەوەیەوە پارێزگاری لەم دۆخە بکرێت پارێزگاری لە سوێندەکان بکرێت کە پەرلەمانتاران پارێزگاری لە سوێندەکان بکەن لە هەموو دەستوەردانێکی دەرەکی ناخۆی و پارێزگاری لە دۆخەکە بکەن ئەمڕۆ حکوومەتی کازمی بەڕێز کازمی و سەرۆکایەتی کۆمار بەڕاستیەوەنە ئێستا کاربەرێکەرن ئەمە دەگەڕێتەوە بۆ پەرلەمان کەچی دەکات چی ناکات و بۆ ڕێکەوتنە سیاسەکان بەڵام چوارچێوەی هەمانجی ئەمڕۆ کاندیدی خۆی هەیە کە بەڕێز سوودانیە پێداگریشە پێڕژدە لەسەر کاندیدەکەیان کە محەممەد شیا سوودانی هیچ جابەشبوونێک لە نێو چوارچێوەی هەماهەنگی نییە لە هەمان کاتدا ئێمە پێمان وایەکەوە هیچ جۆرە ئالگۆڕێک ڕوونادا هەروەکو چۆن بە تۆ باست کرد کە بڵانەوێت کودەتایەک هەبێت ئەمە شتێک ڕوونادا ئەگەر گۆڕانکارە بێت لە ڕێگەی دەستورە دەبێت زۆر باشە بڕێز حەیانی ئێوە زۆر قسە لەسەر پێکێنانی حکوومەت دەکەن وەکۆی حکوومەت بتوانێ هەر ئاوا گۆچانی سحری پێبێ و کێشەکان چارەسەرکە بۆ خۆ دەزانی لە عێراق کێشە زۆرە کێشەی ئابووریە کێشەی نەبوونی خزمەت گوزاریە کێشەی دانەمەسراندنە کێشەی شیعە و سوننەیە کێشەی بەغدا و هەرێمی کوردستانە پێت وایە حکوومەتێک ئەگەر پێکیش هات دەتوانێت وا بە ئاسانی ئەو کێشانە چارەسەرکە ئەگەر گۆڕانکاری لە عەقلی سیاسی و بەڕێوەبردننی عێراقیان نەکرێ سیرکە ئەمڕۆ چوارچەوەی هەماهەنگی پێداگری دەکات لەسەر پێکردانی حکوومەتی خزمەتگوزاری نیشتمانی کە خزمەتی تەواوی ڕۆڵەکانی گەلی عێراق و بەرژەوەندی عێراقیەکە بکاتە حکوومەتی هەرێمی کوردستان و گەلی هەرێمی کوردستان بەشێکی سەرەکیە لە گەلی عێراق و زۆر گرنگە کە ئێمە مامەڵەی لەگەڵ نەبکەین بە یەک گیان کە هیچ جیاوازێکی تێدا نەبێت لەگەڵ تەواوی پێکەتەکانی دیکە و تەواوی لەنەکانی دیکە ئەمڕۆ چوارچەوەی هەماهەنگی دەبێت سەرکەوتوو بێ لەم پێکردانی حکوومەتەدا بۆ ئەوەی کەوا ڕۆڵی خۆ ببینێت ئەمڕۆ دەبینین جەمەوەری عراقی کە دەیەوێت جوڵە بکات جوڵەی سیاسی هەبێت لە شەقامدا بینیمان لە خۆپشاندە ناشتەکاندا دۆخی هاوکێشە سیاسیەکان گۆڕانکاریان بەسەر داهاتووە لە چەندین قۆناغدا پێویستە دەبێ ئەمە سەرکەوتوو بین لەم ئەرکەمەی کە پێمان ڕاست پێدراوە دابینکردنی خزمەتگوزاری لە هەمان کاتدا ئەنجامدانی چاکسازی و بەرەنگەربوونەوەی گەندەڵی پێویستە بەم شێوەیە کار بکەین ئەم حکوومەت ئەگەروانەکەی ئەم حکوومەتە بە مردووی لەدایک دەبێ بەڕاستی ئەمڕۆ لایەنە سیاسەکان دەبێ پاڵ
پاڵپشتی بکەن بۆ حکوومەت و چارچێ هەمانژی لە هەمان کاتدا پێویستە پاڵپشتێکی بەهێز هەبێت حکوومەتێک بێت کە هیچ گومانێک هەڵ نەگرێت بە پێچوانەوە ئەم حکوومەتێک کە هەیە دەبێت کار بکات و بەرەنگاربوونەوەی گەندەڵی بێت و بەرامبەری گەندەڵکارانیش لە هەمان کاتدا بێتەوە ئەوانی ئێستا و ئەوانی ڕابردوشدا لە هەمان کاتدا بینیمان کە چەندین دۆسێک گەندەڵی هەیە کەڵەکە بووە ڕۆڵی دەرگای عراقی زۆر گرنگە لەم قۆناغەدا لە هەمان کاتدا لە قۆناغی داهاتوشدا ئەم ڕۆڵە بەڕاستی دادگای عراقی دەبێ ڕۆڵی خۆی هەڵ ببینێت و لە هەم ئێستا و هەم لە داهاتوودا چونکە ئەو خاوەن شەرعیەتی خۆیەتی پێویستە دادگای عراقی ڕۆڵی خۆی ببینێت لە بەرگەربوونەوەی گەندەڵکاران و لێ پێچینەوە لەو بەرپرسانەی کەەوە گومانیان لەسەر هەیە بینیمان کە دادگا کاری خۆی کردووە پارێزبەنی لەسەر هەندێک پەرلەمانتار هەڵگرتووە لە هەمان کاتدا هەندێک بەرپرسی ڕاپێچی پەرلەمان کردووە لێکۆڵینەوەی لەگەڵ کردوون لە بەرەوبەرە گشتەکان ئەوانی کە ویستیان دۆخەکە بقۆزنەوە ویستیان کە دۆخەکە لە پێناو بەرژەوەندی خۆیان بقۆزنەوە بەڵام دەبینیم دادگای فیدرالی کاری خۆی کردووە پەرلەمانی عراق بەڕاستی لە ماوەی ڕابردوودا پێویستە بەرپرسایەتی خۆی هەبگرێت لە بەردەم خوا و لە بەردەمەرگەلدا لە هەر کەم و کورتیەک دەبێت کاری خۆی بکات پەرلەمانی عراق بەڕاستی پێویستە وەکو گوتم دەبێت بۆ کێشەکان بڕیاری بوێرانە بدا وەکو پەرلەمانتاران پێویستە شەرعیەتی خۆیان هەبێت و لە هەمان کاتدا لە بەردەمگەل کاری خۆیان بکەن زۆر باشە بڕێز حەیانی قسە زۆر لەسەر هاوپەیمانی فتح دەکرێت لە ناو چوارچێوەی هەمانجیە دەمەوێت زۆر بەڕاشکاوانە وەڵام دەیتەوە دەگوترێت هاوپەیمانی فتح لەوانەیە لە چوارچێوەی هەماهەنگی بکشێنەوە دەکشێنەوە ئێوە لە چوارچێوەی هەماهەنگی ئەگەر کشانەوە دەچنە پاڵچێ شتێکی بڕیارێکی لەوە بەم شێوەیە نیە لە فەتحەوە چوارچێوەی هەمانجی زۆر یەگرتووە جیاوازی هەیە لە دیگەکاندا لە بۆچوونەکاندا بەڵام وەکو گوتم چوارچێوەی هەماهەنگی یەگرتووە پێویستە ڕەوتی سەدر بەشدار بێت لە پرۆسەی سیاسی و پێکردنی حکوومەتدا ئەمە بۆچینی هەموو لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگیە کە پێویستە ڕەوتی سەدر بەشدار بێت لە حکوومەتدا بەڵام ئەگەر هاتوو ئەوان ڕەتیان کردەوە ئەمە بۆچوونی خۆیان دەبێ ئەو کاتەش ڕەوتی بڵێم چوارچێوەی هەماهەنگی قسەی خۆی دەبێت بۆ پێکردنی حکوومەت چونکە ئێستا پێکردنی حکوومەت دواکەوتووە ئەوەی کەوە زیان دەکات هاوڵاتی عراقیە و بەرژەوەندی گەشتەکانەکە زیانیان پێ دەکا ئەو خەڵکانی کە کار دەکەن بەڕاستی دەبینین کە کێشیان هەیە لە کاروباری ڕۆژانەدا بەهۆی چیوە بەهۆی نەبوونی بودجە و پێکنهێنانی حکوومەتەوە لە ڕاستە حکوومەتێک کاربارەکە هەیە بەڵام دەبینین بودجە نییە لە عراقدا ئێستا کە بتوانێت پارە بۆ پرۆژە جیاوازەکاندا تەرخام بکات و بەشدار بێت لە زیادکردنی داهاتی نەتەوەی و داهاتی تاکە کەس لە لای هاوڵاتیاندا کە ئێستا ناتوانن هاوڵاتیان دەستان بەم بڕە پارەیە بگات و یاخود چین و توێژە جیاوازەکاندا ئایا بتوانن چینی هەژار بەڕاستی ئێستا هەژارتر بووە ئەم چاکسازی ئابوووریانە وەکو گوتمان پێویستە لەسەر هەمان پێویستە کە حکوومەتێک پێک بهێنین کە حکوومەتێک بێت هەڵبژێردراو بێ حکوومەتی بگە بکە پاڵپشتی هەمان بکە چونکە ئێمە پێم وایە پێکهێنانی حکوومەت زۆر گرنگە ئێستا ناکۆچەکان لەسەر چیان ناکۆچی تەنها لەسەر سەرۆکۆمارە کە پێویستی بە 220 پەرلەمانتارە کە پێویستە ئامادە بێت لە کۆبوونەوەی پەرلەماندا بۆیە چوارچێوەی هەماهەنگی ڕژدە لەسەر ئەوەی کەوا پۆستی سەرۆکۆمار پشکی کووردە ئەمڕۆ چوارچێوەی هەماهەنگی جەخ لەسەرەوە دەکاتەوە کە ناکۆچەکان لە نێوان پارتیوێچەتی چارەسەر بکرێن بۆ هەڵبژاردننی کەسێک بۆی کەوا ببێت بۆ سەرۆکۆمار ئەمە زۆر گرنگە لە چەند ڕۆژی داهاتوودا بەڕاستی ڕوویدا بێت پێویستە لێوان هەردوولادا هەروەها سەدانەکەی بەڕێز نێچیروان بارزانی لەگەڵ بەرز عامری و بەڕێز پێم وایە خەنجەریش بۆ حەنانە سەدانەکان ئەنجام دەدەن ڕەنگە بەڕێز حەلبوشی لەگەڵدا بێت بۆ ئەوەی کە دانوستان لەگەڵ بەرز مختدا سەدر بکرێت بۆ بابەتی سیاسەکاندا ناوەکان بۆ چوارچێوەی هەماهەنگی زۆر ناوێکن بەڵام ئێمە وەکو چوارچێوەی هەماهەنگی پێداگری دەکەین لەسەر کاندیدەکەمان پارتیش لە هەمان کاتدا پێداگری لەسەر کاندیدەکەی دەکات پێمان وایە کێشەکان یەکلا بکرێنەوە بۆ ئەوەی کەوا یەک کاندید هەبێت چوارچێوەی هەماهەنگیش لە هەمان کاتدا ئێمە پێمان وایە کاندیدێکی یەکلاکەرەوە هەبێت زۆر باش بەڕێز حەیانی ئێوە زۆر جار دەڵێن وای وێنا دەکەن کە کێشەکانی عێراق ڕێگنەکەوتنی کووردە لەسەر پۆستی سەرۆکۆمار بەڵام خۆ لە ڕابردوو بینیمان بۆ پێکهێنانی حکوومەتی عێراقی ئەسڵەن چاوەڕوانی کورد هەر نەکرا کێشەکان بە دیاریکراوی کێشەی نێوماڵی شیعەیە یاخود کێشەی کووردە لەگەڵ حکوومەتی عێراقی یاخود لەگەڵ
دەسەڵاتدارانی سیاسی عێراقی. لە ڕاستیدا ئەمڕۆ کێشەکان ململانەیە با بڵێ لە نێوان ڕوتی سەد و ڕوتی چوارچەوەی هەماهەنگی ئێستا چوارچەوەی هەماهەنگی 180 پەرلەمانتاری هەیە زۆر خاوەنی گەورەترین کوتەیە لە پەرلەماندا بە بڕیاری دەرگای فیدراڵی بەڕاستی ئەمەش بە گوێرەی دەستورە هەڵبژاردننی سەرۆک کۆمار ئێمە برێن ڕەتی بکەینەوە قۆبوڵی بکەین لەلایەن لە سیاسەکاندا ئەمە ئێمە ئامادەین بۆ ئەم بابەتە دەمێنێتەوە بۆ سەرکوت ئایا چۆن کاری خۆیان دەکەن ئەمە بڕیاری دەرگای فیدرالیە دەبێت 220 پەرلەمانتار لە یەکەم کۆبوونەوەی هەڵبژاردننی سەرۆک کۆمار ئامادە بن برایانی کورد پێویستە ئەوانی شایستەی دەستوری خۆیان وەربگرێت چوارچەوەی هەماهەنگی ناوێتکەوە بە پێچەوانەی ڕێکەوتن سیاسەکان و عرفی سیاسی مامەڵە بکاتە چونکە پێ کاتەی کوردی ئەویش مافی خۆی دەبێت وەربگرێت بەبێ جێرەی لە لێوان هەردوو حیزبە کوردیەکەدا دەبێت بابەتە یەکلا بکرێت ئەگەر هاتوو نەگەیشتن بەڕێکەوتن لە نێو خۆیاندا چوارچەوەی هەماهەنگی ناوێتکەوە نێوماڵی کوردی دابەش بکات لە نێوان پارتیوێچەتیدا بە پێچەوانەوە دەیەوێتکەوە خواستێکی زۆر هەیە ئێمە دەمانەوێت کە ئەوان یەک کاندیدان هەبێت یەک کاندید هەبێت یان کاندیدێکی یەکلاکەرەوە هەبێت یاخود یەکێک لەو کاندیدانە هەڵبژێرن کە هەیە چونکە ئەمڕۆ دابشکردنی نێوماڵی کوردی پێمان وایە ئەمە لاوازکردنی پرۆسی سیاسی عراق و لاوازکردنی یەکگرتووی عراق و پێکاتەکانی عێراق هەروەکو چۆن بینیمان کە کاتێکا ڕوویاندا و بینیمان کە هەوڵیاندا نێوماڵی شیعە پەت بکەن بەڵام بینیمان کە چی ڕوویدا پێکدادان ئێمە ناویان دەرێن شەهیدەکان خوازیاری کابلیندارەکان بە زووی چابوونەوە لە هێزە ئەمریکان لە هاوڵاتیان بێتاوان ئەم حاڵەتە نامانەوێت ئێمە پێچەوانە ڕووبدات و پشتیوان بەخوا ئەمە ڕووناداتە دانایی و حکمەتی بەڕێز سەرۆک مەسعود بارزانی و لایەنەکەی دیکەوە نامانەوێتەوە هیچ جۆرە پێکدادانێک لەم بابەتە لە بابەتی پۆستی سەرۆک کۆمار ڕوودات و ناکۆچیەکان بە گوێرەی یاسا و دەستور لە لێوان هەردوو لادا چارەسەر بکرێت ئێمە هەمومان لێ و یەک ماڵداین دەبێت پارێزگەری لە یاسا و دەستور بکەین و چاوەڕوانی ئەو پێشاتانە بکەین بینیمان لە ئۆکرانیا و وڵاتانی بەلقان بینیمان چی ڕوودەدات لە سین لە هەمان کاتدا لە وڵاتانی دیکە کە ڕەنگە بەبێ پێشاتی دیکە ڕەنگە جەنگێکی ئەتۆمیش ڕوو بدات ئێمە دەبێت ئێمە خۆمای ئامادە بکەین وڵاتەکەمان سەقێمگیر بێت دەستوەردان لە کاروباری وڵاتان و دەستوەردانی هەرێمی وڵاتانی دیکەدا نەکەین کە لە ململانەیدا ئێمە دەبێت بە بێلایانی بمێنێنەوە لە بڕیارە سیاسەکاندا ئێمە ئەوڕۆمان پێویستمان بە سەرۆکۆمارێکی بەهێزە کە بتوانێت بڕیار بدات سەرۆکی حکوومەتێکی بەهێز لە هەمان کاتدا کە بتوانێت بڕیار بدات و لە هەمان کاتدا وڵات لەم دۆخەدا ڕزگار بکات و نەگاتە نێو جەنگە و دەسوەردان لەگەڵ وڵاتانی دیکەوە چونکە وەکو گوتم ئامادەیی بابەتەکان رووسیا ئەمریکا و وڵاتانی تورکیا و ئێران بینیمان کە هاوپەیمانی ناتۆ لە هەمان کاتدا ئەمە پێمان وایەکەوە گۆڕانکاری زۆر گەورە بەڕێوەیە پێویستە ئێمە هیچ بەرژەوەیەکمان تێدا نییە لەم گۆڕانکاریێنەدا بەڵام پێویستە ئێمە ئامادەبین بۆ ململانێ هەرێمەتی و نێودوڵەتەکان وڵاتێکی خاوەن سەروەرین خواستی ئەومان نییە کەەوە دەستوەردان هەبێت بەڵکو دەمانەوەیەکەوە حکوومەتەکە بێت لەگەڵ ڕێزمان بۆ وڵاتانی دراوسێ زۆر باشە زۆر بەڕێز مححمود حەیانی سەرکردە لە هاوپەیمانی فتح گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سپاس بۆ ئێوە ماندوومان کردی شەوتان باش.